زانایان و ئەندازیاران و تەلارسازان و وەبەرهێنەران ئەشکەوتێکی گەورەیان لە قۆڵایی چیایی کانتابریا لە باکووری ئیسپانیا گۆڕیوە بۆ کۆلۆنیایەکی مرۆڤی بارودۆخ و گوزەرانی تێدایە هاوشێوەی ئەو پێداویستیانش کە بۆ ژیان لەسەر هەساری مەریخ پێویستن. ئەم ئەشکەوتە نزیکەی 90 کیلۆمەتر لە ڕۆژئاوای بیلباو دوورە. ئەوان دەڵێن نەبوونی کەش و هەوا و پلەی زۆر سارد و هەبوونی تشکی گەردوونی لەسەر هەساری مەریخ ڕەنگە زانایانی نوێ ناچار بکات پەنا بۆ ژێرزەوی ببن. وێزگەی ئارش دەرفەتێک بۆ گەشتێک بۆ ئەوانی حەزیان لە سەرکێشیە دابین دەکات. بە 4 ڕۆژ و 3 شەو بەرلەوەی بچنە نێو ئەشکەوتەکەەوە دەبێت بەشداربووان بۆ 26 ڕۆژ ڕاهێنان لەسەر ئۆنلاین بکەن و هەروەها 3 ڕۆژیش ڕاهێنان نیچڕوپڕ لە سانتاندەری پایتەختی خۆجێیی. کاتێک بەشداربووان دەچنە نێو وێزگەی ئارش ئەو کاتە ئەوان دەبنە گەردوونگەڕ واتە ئەوان دەبنە ئەو پێشەوایانی کە ڕوبەڕووی شتی نەزانرا و دەبنەوە. ئەوەی ئێمە هەموو کات لەوێ دەمان کرد دیاریکردنی کێشەکان و چارەسەرکردنیان بوو. ئەمەش بە مەبەستی ئەوەی تاقیکردنەوەکان سوودیان ببێت. لە ڕاستیدا ئەمە زۆر خۆشە لەبەرەوەی ئەمە ئەو شتەیە کە من حەزم لێیەتی. بەشداربووان واتە گەڕیدەکان لە شوێنێکدا دەژین کە دایان پارێزێت، بەڵام دەبێت بچنە دەرەوە بۆ ئاشنابوون بە دەوروبەر و گەڕانی واڵایی بکەن و هەست بە نەبوونی کێش بکەن. هەروەها فێربن کە چۆن خۆراک لە تاقیگە تایبەتەکاندا دەڕوێنن. ئەمە ئەزمونێکی ئەو پەڕی خۆش بوو کە بۆ 4 ڕۆژ لە کەشێکی هاوشێوەی هەساری مەریخدا ببیت. بەڵام لە ڕاستیدا ئێمە لە شکەوتێکدا بووین و هەموو ڕۆژێک بە ساتەوەختی زۆر خۆشدا تێدەپەڕین کە ئەویش چالاکی پیادەیی بوو کە دەچوینە دەرەوەی شوێنی مانەوەمان و دەچوینە دەرەوەی ئەشکەوتەکە کە لە هەسارەی مەریخ دەچوو. هەر گەشتەی تەنها ئەو پەڕی 10 کەس دەتوانێت بەشداری تێدا بکات. خەرجیەکانی هەرزان نییە و بەهاکەی 6600 دۆلارە بۆ هەر یەک کەس، بەڵام ئەم ئەزمونە ئەو پارەیە دەهێنێت. ئەزمونێکە بە تەواتی دەدباتە ئەو پەڕی خۆشیەوە واتە بۆ جیهانێکی تر دەبێت شێوازی بیرکردنەوەت بگۆڕیت و خۆت بگونجێنیت. جا هەموو شتێک کە ئاساییە و فێریان دەبیت دەبێت بە شێوازێکی جیاواز ئەنجامی بدەیت لەوەی لەسەر زەوی دەیکەیت. هەر بۆیە لە ڕاستیدا جیهانێکی ترە. وێزگەی ئارش سەرکەوتوانە یەکەم ئەرکی خۆی بە ئەنجام گەیاند و ئێستا ئامادەیە بۆ وەرگرتنی گروپێکی نوێی گەڕیدا.